سڵاوتان لێبێت فرمێسکژافم چارەسەرکاری دەرونی بەرنامەی ئەم جاری دەروندروستی تایبەتە بە نەخۆشی خەمۆکی ئەو جیاوازیانە چین کە لە نێوان غەمباری و بێتاقەتی ئاسایی و نەخۆشی خەمۆکیە هەیە و ئەو گۆڕانکاری و کاریگەریە بایۆلۆجی و دەرونیانە چین کە لە کەسی توشبوو بە خەمۆکیە دەراکەوێت هاوکات لەگەڵ ئەو فاکتەرە مەترسیدارانەی کە ئەگەر بێت و لە ژیانی کەسێکە هەبێ ئەگەری توشبوونی بە خەمۆکی زیاتر ئاکات هەروەها پێشنیازکردنی ئەو ڕێکارە چارەسەریانەی کە خۆشبەختانە ئێستا لە کوردستانە هەیە بینەرمان بن. غەمباری و بێتاقەتی یەکێکە لە ناسێنەرەوە سەرەکیەکانی کە لە نەخۆشی خەمۆکیە هەیە بەڵام ئەوەی کە جیای ئەکاتەوە لە غەمباری و بێتاقەتی ئاسایی ئەوەیە کە بۆ ماوەی 2 هەفتە بە بەردەوامی کەسی توشبوو بە خەمۆکی بێتاقەتی و مەزاجی خراپی ئەبێت هەروەها لەگەڵ تێکچوونی خەو و خواردن لە کەسەکەیە کە لە هەندێک کەسە زیاد ئەکات یاخود کەم ئەکات ئەمە جگە لەوەی کە چێژ وەرناگرێت لەو چالاکیانەی کە پێشتر بە ئەنجامی گەیاندون هەروەها نرخاندنی خود و هەڵسەنگاندنی بۆ خوتی خۆی کەم ئەبێتەوە و لە هەندێک لە نەخۆشەکانە فکری خۆکوژیان تیا بەربڵاو ئەبێت و کاریگەری ئەبێت لەسەر تەرکیز و توانای بیرکردنەوە و تەنانەت بڕیاردان کە لە ژیانیانە ئەیان بێت بەڵام لە غەمباری ئاساییە ئەم کاریگەریە لەسەر نرخاندنی خود نامێنێت واگەر کەسەکە غەمبار و بێتاقەت ببێت لە شێوەی شەپۆلەوە هەنێک جار ئەکرێت کە کەسەکە تەجروبەی خۆشحاڵی بکات بوونی نیشانەکانی خەمۆکی یاخود دەستنیشانکردنی حاڵەتی خەمۆکی ئەکرێت لە منداڵان و لە گەورەشە هەبێ ئەوەی ئامارە جیهانیەکان باسی لێوە ئەکات لە کۆتایی تەمەنی نەوجەوانی و سەرەتای تەمەنی بیستەکانە بەربڵاوی زۆری هەیە و ئەگەری توشبوون لە ساڵێکە ڕێژەکەی ئەگەڕێتەوە بۆ 6.7 و ئەگەری توشبوون لە ژیانی تاکە کەسا کە ئەگەری توشبوون بە نەخۆشی خەمۆکی هەبێت 16.6. نیشانەکانی خەمۆکی هەندێک جار لە هەندێک نەخۆشی جەستەییە دەرەکەوێت بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر تاوامەحیومان کردووە کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشیە هەنایەکانن بەخێربەی دکتۆر ئەرکتان کێشا پرسیارەکەمان بۆ دەست پێ ئەەکەین ئایا کام یەک لە نەخۆشیە جەستەییەکان هەمان نیشانەی نەخۆشە دەرونیەکانیان هەیە زۆرێک لە نەخۆشیە جەستەییەکان و زۆرێک لە حاڵەتەکان کە ڕوویە پاش ئەوەی کەوە مرۆڤ بە نەخۆشیە کاتی ئەپەڕێت لەوانەیە ئەوەش بۆ ماوەیەک خەمۆکی دروست کات لە ڕاستیە چەندین ئەگە بچینە ناو شێوازی دروستبوونی خەمۆکیەوە پەیوەندی هەیە بە هەندێک لە ئەو مادانەیە ئەو هۆرمۆنانەیە ئەو مادانی کە لە بینی دەمار و لە بینی هۆرمۆنەکانان نیورۆترانسمیتەریان پێوترێت لەوانە سیرۆتۆنین، دۆپامین، نۆرەدرینالین ئەمانە هەمویان دەوریان هەیە. لە ئەمان کاتیشە هۆرمۆنەکانیش کە لە جەستەی مرۆڤان و پەیوەندیان هەیە بە زیندە چالاکی مرۆڤەوە و زۆرێک لە بەشەکانی ژیانی ڕۆژانەی خەڵک ئەم هۆرمۆنانەش هەندێکیان لە کەمیە لە زۆریە هۆکارن بۆەوەی کەوە خەمۆکی دروستکەن. لەوانە هۆرمۆنەکان کە ئێمە ئەو گلاندانی کە هۆرمۆن دەرەکەن دەست پێکات لە ڕاستیە لە ژێر مێشکە گلاندەوە کە لە بەشی پێشەوەی سەرایە و کاریگەری هەیە لەسەر زۆرێک لە بەشەکانی تری هۆرمۆنەکانی تر کە خود گلاندەکانی تر کە هۆرمۆن دەرەکەن لە جەستەیە لەوانە ئەم کاریگەری هەیە لەسەر گلاندی ثایرۆید ئەوەی کە لە ملایە و پەریزادی پێوترێت کەواتە هەمان ئەو نیشانانەی کە لە خەمۆکیە هەیە بە هەمان توندی دەرەکەوێت ئەنجا ئێستا بەڵێ بۆ جەناب تێڕوونەکەمەوە پەیوەندی هەیە بە هەمان هۆرمۆنەوە کە لە گلاندی پەریزادی دەرەچێت هەروەها هۆرمۆنی تریش هەیە کە لە جەستەی مرۆڤە لەوانە هۆرمۆنەکانی گلاندی سەر گورچیلە خەڵک کە ئەڵێن غوددا زۆرتر غوددا لە بەشی پێشەوەی ملایە ئەوە ئەناسن بەڵام لە ناو جەستەی مرۆڤ زۆرێک لە غوددا هەیە و ژێر مێشکە گلان خۆی یەکێکە لە غوددە سەرەکیەکانی کە کۆنتڕۆڵی هەمووی ئەکات لە هەمان کاتشە گلاندی سەر گورچیلەش یەکێکە لە هۆرمۆنە گرنگەکانی کە کۆرتیزۆنە ئەویش پەیوەندی هەیە بە ژیانی ڕۆژانەی مرۆڤەوە. ئێوە چۆن جێی ئەکەنەوە ئایا ئەمە نەخۆشی خەمۆکی هەیە یاخود نەخۆشی مثلا ژێر مێشکە گلاندە یاخود گرفتەکە لە ثایرۆیدە؟ بەڵێ یەکێک لەو شتانەی کەوە
حاڵەتی خەمۆکی دروست دەکات کاتێک کە گلاندی پەریزادە یاخۆ غوددا کەم ئەڕێژێت هۆرمۆنەکەی کەمە کە هۆرمۆنی تایرۆکسینە ئەم هۆرمۆنەکە کەم ئەبێت کاریگەریە لەسەر ژێرمێشکە گلان کاریگەریە لەسەر گلاندێکی تریش کە هەر لەسەرەوەن لە کۆنتترۆلی ژێرمێشکە گلان دەکات ئەویش و ئەبینیت لەم کەسانەیە کاتێک کە هۆرمۆنەکەیان کەمە نیشانەیان هەیە بە نیشانی خەمۆکیەن جاریوە هەیە بێتاقەتی هەیە بێهێزی هەیە دایمەن ئەڵێ هێزم نییە توانام نییە دایمەن بێتاقەتم بەیانیان هەڵەسم شەو درەنگیش شەو زوش نووسم و زۆریش نووسم هەر تێرخە و نابم هەر ئیسراحەت ناکەم ئەمانە نیشانن لەو نیشانانەی کەەوە ئەناسرێتەوە کە پەیوەندی هەیە بە گلاندی پەریزادەوە لێرانەیە کاتێک کە هۆرمۆنەکە کەم ئەڕێژێ یا گلاندەکە سستە یا گلاندەکە کەم کارە ئەو نیشانان و دروست دەکات. لە توێژینەوەیەکدا کە لە گۆڤاری سەیج لە ساڵی 2010دا بڵاو کراوەتەوە لە دەستدان بە کاریگەرترین فاکتەر دەستنیشان کراوە بۆ توشبوون بە خەمۆکی. غەمباری لە کاتی لە دەستدان دەبێتە هۆی خەمۆکی کاتێک ڕەفتاری خۆلادان دوورکەوتنەوە هەبێت، واتە نەهێشتنی ئەو لایەنە ئەرێنیەی کە هەبووە بەهۆی دوورکەوتنەوە لەو شوێن و کەس و چالاکیانەی پێشووتر. کەواتە بۆ دەستنیشانکردنەکە بۆی کەسەکە بزانێ ئایا ئەمە خەمۆکیەتی یاخود هایپۆتایرۆیدە مشکیلەکەی پێویست بەوە ئەکا کە سەردانی کامێک لە پزیشکەکان کە یەکەم جار ئێوە پێشنیازەکەن ئایا سەردانی پزیشکی لە هەردوو لاوە هەیە ینی زۆر جاریان سەردانی پزیشکەکە خۆی کات بەتابەتی ئەگەر خۆی نەخۆشی خەمۆکی هەبوو بێت و دوایی تووشی نەخۆشی گلاندەکە بوو بێت لەلایەن ئەوانەوە ئەنەرێت جاری واژێ بۆ یەکەم جار ئەناسرێتەوە بۆی کەوە خەمۆکیە بەڵام دەرەکەوێت کەوە گلاندەکە سست بووە و ئەمە هۆکارەکە بۆ ئەوی کەوا بچێتە لای پزیشک. ئەگەر بێت و هەردوو جۆرە چارەسەریەکە وەرگێت چارەسەری دەرمان بۆ مشکلەی غودەکەی وەرگرە و چارەسەری دەرمان و دانیشتنی دەرونی بۆ خەمۆکیەکەی ئایا کاریگەری نابێت لەسەر یەکتری ئەم دوو جۆرە دەرمانەکە بەکارێت؟ نەخێر دەرمانەکانی کە ئێمە زۆرێکی لە دەرمانمان هەیە خەمۆکی خۆی دروست دەکات بەڵام وەرگرتنی دەرمانی غوددا بۆ ئەو کەسانی کە خەمۆکیان هەیە یارمەتی دەرە بۆی کە بەرەو چاکی بڕۆن. کەواتە دەستنیشانکردنی حاڵەتەکە گرنگە لەلایەن پزیشکانی پسپۆرەوە بێت چکە زۆر کەس خۆی تەشخیصی حاڵەتی خۆی ئەکات مەسەلەن زۆر جار ئەڵێت غوددەمە زۆر کەس هەیە بەبێ پێشنیاری پزیشک ئەچێت چارەسەری وەرەگرێ لە بەروی کەسێکی کە ئەو چارەسەریەی وەرگرتووە هێشتا ئەم فکرەیە باوە لە ناو خۆمانە کەواتە بۆ ئەوەی کە تەشخیصی حاڵەتەکە بکرێت و زووتر بەرەو چارەسەری بڕوا ئێمە پێویستیمان بەوە هەیە کە سەردانی پزیشکانی پسپۆر بکرێت لە بوارەکەیە. زۆر سپاس دکتۆر ئەرکت کێشا بۆ هەموو سەرقاڵیەی کە هەت بوو بینەرمان بن بەردەوام ببین. نەخۆشی خەمۆکی کۆمەڵێک کاریگەری و گۆڕانکاری بایۆلۆجی و دەرونی لە کەسی توشبووە دروست ئەکات لە گۆڕانکاریە دەرونیەکانی کە لە کەسی توشبووە هەیە لە ڕووی دەرونیەوە ئەگەڕێتەوە بۆ گۆڕانکاریانەی کە لە بیرکردنەوە و هەست و سۆز و هەڵچوونەکان هەروەها ڕەفتاری کەسی توشبووە دروستە بێ کە زیاتر نەرێنی ئەبێت و ئامادەباشی و تااقەتیان نامێنێ بۆ ئەنجامدانی ئەو چالاکیانەی کە پێشووتر چێژی لێبینیوە هەروەها لە ڕووی بایۆلۆجیەوە کاریگەریەکانی کە لەسەر کەسی توشبوو دروستە بێ ئەگەڕێتەوە بۆ نەئاساییبوونی کارکردی دەمارە گوێزەرەوەکانی کە لە مێشکە هەیە بە تایبەتی دەمارە گوێزەرەوەی دۆپامین و سیرۆتۆنین و نۆرپینێفرین کە ئەمەش هۆکارەکەی ئەگەڕێتەوە هەندێک جار بۆ هەبوونی ئەنزیمێکی تایبەت یاخود نەبوونی دەمارەگەێنەری پێویست لەو شوێنەدا. نەخۆشی خەمۆکی بە پێی جۆری نیشانە و ئاستی توندی و کاتی دەرکەوتنی دەکرێت بە چەند جۆرێکەوە. ئەوانیش یەکەم خەمۆکی توند گەورە هەموو نیشانەکانی نەخۆشیەکەی تێدایە. دووەم خەمۆکی ناباو هەندێک لایەنی نەرێنی دەبێت وەک خەوی زۆر و کێش زیادبوونی زۆر و بێهێزی و هەستیاربوون بەرامبەر ڕەتکردنەوە. سێم
خەمۆکی درێژخایەن لەم جۆرە خەمۆکیەدا دەشێت کەسی توشبوو هەندێک ڕۆژی باشیان هەبێت بەڵام زۆر ناخایەنێت. چوارم، خەمۆکی لە نەخۆشی دووجەمسەری، هەبوونی خەمۆکی توند و هەبوونی شادی زۆر. پێنجەم، خەمۆکی پاش منداڵبوون، گۆڕانی مەزاج، بێ ئۆقرەی و بێتاقەتی. ئەگە چارەسەر نەکرێت زیاتر لە ساڵێک دەخایەنێت. شەشەم، خەمۆکی پێش سووڕی مانگانە. نیشانەکانی خەمۆکی لە هەفتەی پێش دەستپێکردنی سووڕی مانگانەوە دەست پێ دەکات. حوتەم، خەمۆکی وەرزی. لە وەرزی زستاندا هەست بە زیادبوونی کێش و غەمباری و خەوی زۆر دەکەن و لە وەرزی بەهاردا باش دەبن. جۆری و چارەسەریانەی کە پێشکەشەکرێ بۆ کەسانەی کە نەخۆشی خەمۆکیان هەیە جیاوازە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سامان شێخ ئەنوەرمان کردووە کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکانن بۆ باسکردنی زیاتر دەربارەی شێوازی چارەسەریەکانی کە بۆ نەخۆشی خەمۆکی پێشکەشەکرێت. بەخێربەی دکتۆر ئەکرد کێشە. زۆر سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو بن. ئەو چارەسەریانەی کە ئێستا لە کوردستانە هەیە بە تایبەتی چارەسەرکردنی دەرمان کە کاری پزیشکانی دەرونیە، ئایا تا ئێستا لە چه ئاستێکایە؟ ئایا بە پێی جۆری نەخۆشی خەمۆکیەکە و ئاستی توندیەکەی گۆڕانکاری بەسەرایەت؟ وڵێ خۆشبەختانە ئێستا لە کوردستانە هەموو ئەو چارەسەریانە کە لە دەوری وڵاتە هەیە لێرەش بوونی هەیە. دیارە چارەسەری دەرمانیەکانی نەخۆشی خەمۆکی جۆری زۆرە. وەکو ئەزانی خەمۆکیێک لە هەرە نەخۆشی بڵاوەکانی سەردەمی نوێ و بۆ تێکێک لە گرفتە هەرە گەورەکانی وڵاتانی پێشکەوت و تەنانەت بۆتە کارێکی بازرگانیش کە کۆمپانیەکانی دەرمان یعنی کێبڕکێیەکی زۆر گەورە لە نێوانیان هەیە کامیان بتوانن باشترین دەرمانی دژە خەمۆکی دروستکەن. بۆیە یعنی جۆرەکانی زۆرن، ئێمە ئەتوانین بیکەین بە 4 بۆ 5 جۆری تەواو سەرەکیەوە ئەو دەرمانانەی کە بۆ خەمۆکی بەکارێن. یەکێکیان جۆری ئێسێساڕایەکانە، ئەویتریان جۆرەکانی ترایسایکلیکە و چەند جۆرێکی تری. ئەمە ڕاستی ناچینە تەفسیلی وردەکاریە زانستیەکە وشکەم ئەم بەرنامەی بۆ بینەرانی گشتیە بەڵکو بۆ چینێکی دیاریکراونیە. بەڵام پێم خۆشە کە چەند بیر و بۆچوونێکی هەڵا کە لەسەر دەرمانەکانی دژە خەمۆکی هەیە ئەوە ڕوونکەینەوە. یعنی زۆر جار بەداخەوە نەخۆش کە دەرمانێکی دژە خەمۆکی بۆ ئەنووسرێت چاوەڕێیەکە یەکسەر ڕۆژی دوای ئەوە یا 2 ڕۆژ دوای ئەوە کاریگەری ئەم دەرمانە دەرکەوێت و نەخۆشیەکە خەمۆکیەکەی لە کۆڵ بێتەوە. یعنی تا ئێستا ئەو دەرمانانەی کە هەیە و کە لە بەردەسایە کە لە کوردستانە هەیە و لە دەروی وڵاتی شەهر هەمان ئەو دەرمانانەیە کاتی ئەوێ بەلانی کەم 10 ڕۆژ بۆ 2 هەفتەی ئەوێ هەتا کاریگەری دەرمانەکە لەسەری دەرەکەوێت. بەڵام زۆر جار نەخۆش تێگەشتێکی هەڵی هەیە بۆ ئەوە چاوەڕێیەکە هەر ئەو ڕۆژی کە هاتە لای دکتۆرەکە بۆ بەیانی ئیتر خەمۆکیەکەی لە کۆڵ بێتەوە و یەکسەر هەموو نیشانەکانی لە کۆڵ بێتەوە. بیر و باوەڕێکی تری هەڵەکە لە لای نەخۆش هەیە بەداخەوە بۆ دەرمانەکانی دژە خەمۆکی ئەوەیە کە ئەم دەرمانانە ئالوودەبوون دروستەکەن. یعنی من پێم خۆشە لەم بەرنامەی بەڕێستانەوە ئەو ڕاستیە بخەینە ڕوو کە هیچ دەرمانێکی دژە خەمۆکی ئالوودەبوون دروست ناکات. هەندێک جار نەخۆشەکە پێتەڵێ دکتۆر خزمێکمان هەیە چەند ساڵە بەکاری ئەهێنێ و ئەزانێ هەموو نەخۆشیە دەرونیەکان یەک جۆرن. بەڵام ئەو دەرمانانەی کە بۆ خەمۆکی بەکارێت بە هیچ شێوەیەک ئالوودەبوون دروست ناکات. ئەتوانین بڵین هەندێک کاریگەری لاوەشی هەبێ هەندێک لە دەرمانەکان، بەڵام لەو کاریگەری لاوەکیانە بەعنی ئەوە دڵنیاین ئێمە کە هیچ دەرمانێکیان ئالوودەبوون دروست ناکەن. بەڵام بۆ جوابی پرسیارەکەی خۆشت بەڕێز لە ئەو دەرمانانەی کە ئێستا لە کوردستانە هەیە هەمان ئەو دەرمانانەیە کە لە دەرەوەی وڵات و لە وڵاتە پێشکەوتوەکانە هەیە چۆن خۆشبەختانە یعنی ئێستا خۆتانەزان بازرگانی فری هەیە ئاڵ و گۆڕ لە بینی ئێرە وڵاتانی دەرەوە هەر دەرمانێک کە لە ئەوروپا یاخود لە ئەمریکا دەربچێت دوای هەفتەیەک بە 2 هەفتە ئەگاتە ئێرە و هەمان ئەو دەرمانەیە کە لەوێ بەکارێت. لە توێژینەوەیەکدا کە لە زانکۆی فرایبۆرگی ئەڵمانیا دەربارەی خەمۆکی توند ئەنجام درراوە دەرکەوتووە شێوازی CBASP بە کاریگەر زانراوە. ئەم جۆرە چارەسەریە جەخت دەکاتەوە سەر لایەنەکانی معریفی و ڕەفتاری و پەیوەندیە نێوان کەسیەکانی کەسی توشبوو بە خەمۆکی، هەروەها بە گرنگزانینی ئەو گرفتانەی لە منداڵیدا هەبوون و لە ئێستادا بوونەتە زەبری دەرونی. بۆ پێی کە دەستنیشانکردنی
نەخۆشیە دەرونیەکان بەگشتی و نەخۆشی خەمۆکیش هیچ تستێکی دەرەکی نییە بۆ پزیشکانی دەرون، ینی بەسراوەتەوە بەوەی کە نەخۆشەکە چۆن باز لە نیشانەکانی خۆی ئەکا و لەگەڵ وردبینی پزیشکە دەرونیەکە کە چ جۆرە پرسیارێکی لێکات و دەرەنجامی هەڵسەنگاندنەکەی چۆن دەبێت. زۆر جارەمە پرسیاری زۆربەی بینەرانیشە کە سەردانی چەند پزیشکێکی جیاواز ئەکەن بۆ هەمان نەخۆشی، بۆ نمونە لە نەخۆشی خەمۆکیە، بەڵام ئەبینن دەرمانی یەکێکیان کاریگەری ئەبێت و دەرمانی ئەوی تریان کاریگەری نابێت. ئایا ئەمە بە هەمان شێوە ئەگەڕێتەوە بۆ جۆری تەشخیصکردنەکە یاخود بابەتێکی ترە؟ نەکرد تەنها نەخۆشی خەمۆکی، بەڵکو هەموو نەخۆشیە دەرونیەکان هیچ تێستێکی تایبەت نیە، هیچ فحسێکی تایبەت نیە ئێمە بیکەین بۆ ئەوەی بتوانین دەستنیشانی ئەم نەخۆشیە بکەین. یعنی وەکو تۆ زۆر جار نەخۆشی ئەڵێ دکتۆر فحسم پێویست نییە، ئێمە بۆ دەستنیشانکردنی نەخۆشیە دەرونیەکان و بە تایبەتی نەخۆشی خەمۆکی یعنی پاڵپشتین بەو گوتانەی کە نەخۆشەکە خۆی پێمانەوەت. ئەبێ بزانین هەتا چەندێک دڵی تەنگە، ئەو نیشانانی ترکە لەگەڵیەتی هەست بە بێزاری ئەکات، ئارەزووی مردن ئەکات، یاخود هەندێک جار بیری خۆکوژی هەیە و کۆمەڵێک نیشانەی تر. ئەنی نەخۆشەکە پرسیاری ئەوە کاڵای دکتۆر هیچ فحسێک نییە خەمۆکیەکەم بۆ دیاری بکات، بەداخەوە هیچ فحسێک نییە، تەنها ئەوە نەبێ کە نەخۆشەکە خۆی ئەبێ پێمان بڵێ. بەڵام ئەوەی کە جێگی سرنجە لێرە زۆر جار یعنی ئەمە خەڵکانێکی زۆرە بینین کە خەمۆکییان هەیە، بەڵام ناسینەوەی نیشانەکانیان لە خۆیان بەجی ناکەن. یعنی وا هەستەکە ئەگەر ئەم کەسە دڵی تەنگ بێ بە بەردەوام، وا هەستەکە ئەگەر لەشی قورس بێ، تااقەتی ئیش و کاری نەبێ، تێکەڵاوی خەڵک نەکا، قسەی کەم بێتەوە، وا ئەزانن بارێکی دەرونی ئاساییە. زۆر جار یعنی ئەوە کێشە بۆ ئێمە بۆ نەخۆشەکەش دروستەکە کە ئەمە وای لێ ئەکات دوا ئەکەوێت لە چارەسەریەکەی. یعنی زۆر جار نەخۆشیە ئەڵێ دکتۆر من 7 مانگ 8 مانگە ئەم نیشانانم هەیە، نەمزانیوە کە خەمۆشیمە، هەتا سەردانی برادێک یاخود کەسێکی پێشتر کە خەمۆشی هەبوو ئەوی پێیوتەوە توێتی ئەم نیشانانی تۆ هەتا ئەمە نیشانی نەخۆشی خەمۆشیە و چارەسەری هەیە و بڕۆ چارەسەر وەربگرە. فاکتەری مەترسیدار هەن کە ئەگەر بێت و لە ژیانی کەسێکدا هەبێ ئەگەری توشبوونی بە نەخۆشی خەمۆکی زیە ئاکات، کە ئەوانیش فاکتەری بایۆکیمیستریە کە ئەگەڕێتەوە بۆ ئەو جیاوازی نەهاوسەنگی لە کارکردی دەماری گوێزەرەوەکانی مێشکە هەیە، و فاکتەری دووهەم بۆ ماوەیە کە ڕێژەی لە سا 7 ئەگەری گواستنەوەی نەخۆشی دەرونی هەیە لەو کەسانەی کە توشبوون بە یەکێک لە نەخۆشە دەرونیەکان و بە تایبەتی لە خەمۆکیە ئەم ڕێژەیە بەرچاو ئەبینرێت. و فاکتەری سێهەمیان فاکتەری کەسێتیە، بە تایبەتی لەو کەسانەی کە نرخاندنی کەمیان هەیە بۆ خودی خۆیان و کۆنتڕۆڵکردنی تەنگەژەکانی ژیان بەلایەنەوە قرس ئەبێت، و بە تایبەتی لەو کەسانەشا کە ڕەشبینن. کۆتا فاکتەرە ژینگەیەکان ئەگرێتەوانێت کە بە بەردەوامی ئەو کەسانی ڕوبەڕووی توندوتیژی ئەبنەوە ئەگەری توشبوونیان زۆرتر ئەبێ بە نەخۆشی خەمۆکی، هەروەها ئەو کەسانەی کە پشتگوێ ئەخرێن و مامەڵەی خراپیان لەگەڵا ئەگرێت. کەواتە ئەو جیاوازی کە لە دەرەنجامی چارەسەریەکەی لای نەخۆش دەرەکەوێت بەسراوەوە بەوەی کە چۆن باز لە نیشانەکانی ئەکات، چکە زۆر جار باز لەواکەن فلانە دکتۆر سوودم لە عیلاجەکانی نەبینی، بەڵام فلانە دکتۆر سوودم نەبینی. کەواتە توانین بڵێن ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی لەوانەیە لای پزیشکی یەکەم بە وردی باسی نیشانەکانی نەکرد بێت. هەندێک جار ئێمە ئەبێ بزانین کە جۆری دەرمانەکانی دژە خەمۆکی زیاد لە 15 جۆر هەیە. یەتە لای دکتۆرێک جۆرێکیانی بۆ ئەنووسێ بە پێی قانونی عیلمی خۆیەتی ئەو دکتۆرە کام دەرمانیان پێی باشە ئەوەی بۆ ئەنووسێ، بەڵام مەرج نییە ئەو نەخۆشە کە ئیستفادەی لەو دەرمانە نەکرد ئیستفادە لە هەموو دەرمانەکانی کە نەکە، چکە جۆری دەرمانەکانی دژە خەمۆکی زۆرن. باشتر وایە یعنی کە مودەی خۆی تێپەڕان بۆ نمونەگە دوای 4 هەفتە هیچ جیاوازێکی لە خۆیان نەبینی سەردانی هەمان دکتۆر بکاتەوە بۆی ئەو چارەسەریە خەمۆکی بۆ بگۆڕێ بە چارەسەریەکی جیاوازتر. ئەمە پەیوەندی نییە بە جۆری نەخۆشەکەەوە، پەیوەندی هەیە بە دەرمانەکەەوە. زۆر جار ئەم دەرمانە لەم نەخۆشایە کاریگەری نییە، لە نەخۆشێکی ترا زۆر باشە و بە پێچەوانە. کەواتە پزیشکەکە بەستراوەتەوە بە توانای پزیشکەکە کە کام جۆر لە دەرمانەکەی بۆ بنووسێت. ئەوەش هەر لەم حاڵەتای پەیوەندی نییە بە توانای پزیشکەکەەوە، پەیوەندی هەیە بە کاردانەوەی لەشی نەخۆشەکەەوە بۆ دەرمانێکی دیاری کراوە. بۆ نمونە 2 دەرمان هەیە، من ئیستیفادەی لێ ئەەکەم، تۆ ئیستیفادەی لێ ناکەی. هەمان دەرمان لەوانەیە ئەوەی کە بۆ من زۆر باشە بۆ تۆ هیچ سوودێکی نەبێت، کەواتە هیچ پەیوەندێکی نییە بە توانای دکتۆرەکەەوە یاخود بە جۆری دەرمانەکە، پەیوەندی هەیە بە کاردانەوەی لەشی نەخۆشەکەەوە بۆ ئەو دەرمانە هەتا چ ڕادەیەک ئەم کاردانەوەی ئەیە.
بۆچی لە خانماندا ئەگەری توشبوون زیاترە بە بەراورد بە پیاوان؟ ژنان دوو ئەوەندەی پیاوان تووشی خەمۆکی دەبن لە هەر تەمەنێکیشدا. هەندێکی پەیوەستە بە گۆڕانکاری هۆرمۆنیەوە، بەڵام هۆکاری دیکەش هەن، لەوانە یەکەم باڵغ بوون، گرفتەکانی تایبەت بە شوناس و ململانی خێزانیەکان و فشارەکانی خوێندن. دووهەم دووگیانی کە گەورەترین گۆڕانکاری هۆرمۆنی ڕوودەدات. سێەم بارودۆخی پاش منداڵ بوون. ئەم جۆرە خەمۆکیە لە سەدا 10 بۆ لە سەدا 15 لە ژناندا ڕوودەدات. چوارەم قۆناغی وەستانی سووڕی مانگانە، گۆڕانکاری و ناڕێکخراوی هۆرمۆنی. پێنجەم بارودۆخی ژیان و کلتور، نایەکسانیەکانی ژن و پیاو، فشاری کاری زۆر و خراپ مامەڵەکردنی سێکسی و جەستەی. جگە لە چارەسەری دەرمان لە پرۆسە چارەسەریەکانی وەکو کیتامین و ECT و TMSمانێ و بەڕێزیشتان وەکو یەکەم پزیشک لەسەر ئاستی عێراق و کوردستان یەکەم کەسن کە چارەسەری کیتامین تەراپیتان هێناوەتە کوردستانەوە و خۆشبەختانە کەیسانێکی زۆر کە توشبووی نەخۆشی خەمۆکین توانیویانە سوودی لێ ببین. ئەگەر بتوانی زیاتر دەربارەی ئەم جۆرە چارەسەریانە بۆمان بتوانیت. بەڵێ وەکو وتمان یعنی خەمۆکی یەکێکە لە هەرە نەخۆشیە باوەکانی دنیا و کێوەکەیەکی گەورە هەیە لەسەر دۆزینەوەی باشترین چارەسەر بووی. یعنی کیتامینێکێکە لە هەرە چارەسەری تازەکان کە ئێستا لەلایەن ڕێکخراوی FDA ئەمریکیەوە ڕێگەی پێدراوە بەکارێت. کیتامین خۆی لە ئەسڵامادەیەکی لە بەنجا بەکارێت، بەڵام ئەوەی کە تێبینی کراوە کیتامین ئێستا کە لە جیهانە هەیە بە کاریگەرترین چارەسەری نەخۆشی خەمۆشیدا ئەنرێت. ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە بۆ کیتامین یەکەم ئەوەیە کە کاریگەری لاوەشی نییە. یعنی ئێمە زۆر جار کە دەرمانەکانی دژە خەمۆکی تر بەکارەهێنین وەکو SSRI-یەکان یاخود گروپەکانی تر هەندێک کاریگەری لاوەشی ئەبێ لەوانەیە هەندێک جار نەخۆشەکە پێی قەڵەو ئەبێ، هەندێک جار پێی گێژە بێ، هەندێک جار احتیمالە دەستی پێی بلەرزێ، کۆمەڵی کاریگەری لاوەشیە. بەڵام کیتامین ئەم کاریگەریانەی نییە. ئەمە یەکێکە لە خاڵە زۆر گرنگەکان. خاڵێکی تری گرنگ لە کیتامینە ئەوەیە کە کاریگەریەکەی ڕاستەوخۆیە. لە ڕۆژی یەکەم لە پاش وەرگرتنی چارەسەری کیتامین نەخۆشەکە هەست بەخۆی ئەکات. یعنی ئێمە زۆر جار ملاحەزەی ئەومان کردو نەخۆشەکە کە بۆ ڕۆژی دووهەمیەتەوە ئەڵێ دکتۆر من چەند مانگە ئەم شعوری کە ئەم شەو هەم بۆ دوای کیتامینەکە هیچ ڕۆژێک نەمبووە. یعنی کاریگەریەکەی پتوپڕە. ئەوە زۆر جێگەی خۆشحاڵیە و خاڵێکی تری زۆر گرنگ لە کیتامینە ئەوەیە کە کۆمەڵی گەیەنەری کیمیایی هەیە لە مێشکە. هەر یەکێک لە دەرمانەکانی دژە خەمۆکی لەسەر یەکێک لەو هینانە ئیشەکە لەو هۆرمۆنانەی ناونێش. بەڵام کیتامین بە شێوەیەکی گشتی باڵانسی هەموو گەیەنەرە کیمیایەکانی ناو مێشک ڕێگە خاتەوە، بۆیە کاریگەریەکەشی ئاوا کتوپڕ و لە هەمان ڕۆژا دەرەکەوێت. بەڵێ و ئەوەشی بەپێی توێژینەوەکان سەلمێنراوە کاریگەری زۆری ئەبێ لەسەر ئەو کەسانەی کە توشبووی نەخۆشی خەمۆکین و بیری خۆکوژیان هەیە، لەوانەی کە خەمۆکی توندیان هەیە و ئەوەشی کە گرنگە لە پاش بەکارهێنانی ئەم جۆرە چارەسەریە پێویست بەوە ناکا بە بەردەوامی چارەسەریە دەرمانیەکانی پێشووتر بەکاربێنن. چارەسەرکردنی نەخۆشی خەمۆکی لە ڕێگەی چارەسەری دەرونیەوە کە دانیشتنی دەرونیە زیاتر بە پەیڕەوی لە ڕێبازی کۆگنێتیڤ بیهێڤڕەڵ تەراپی ئەبێت کە چارەسەری هزری ڕەفتاریە بۆ ئەو کەسانەی کە توشبووی خەمۆکین، کە ئەمەش بە تەواوەتی ئیش لەسەر فکرە نالۆجیکی و نەعەقلانیەکانەکە کە کەسی توشبوو هەیەی و بەتایبەتی ئالبێرت ئەلیس کە 12 جۆر فکرەی نەعەقلانی خستۆتە ڕوو بەپێی یەکێک لە توێژینەوەکان سیان لە جۆری فکرە نەعەقلانیەکان زاڵ ئەبێت بەسەر ئەو کەسانەی کە توشبووی نەخۆشی خەمۆکین کە ئەوانیش یەکەم ئەبێت بە تەواوەتی لە هەموو کارێکا سەرکەوتوو بم ئەگینا من کەسێکی شکست خواردوم. دووهەم خەڵکی ئەبێت بە باشی مامەڵە لەگەڵ منا بکەن ئەگینا ئەوان کەسێکی خراپن. سێهەم دەبێت لە ژیاندا بەردەوام دڵخۆش بم ئەگەرنا ژیان هیچ مانایەکی نامێنێ بۆ من. ئەمە سیان لەو بیرە نالۆجیکیانن کە لە فکری کەسی توشبوو بە خەمۆکیە هەیەواتە بەرامبەر بە خودی خۆی نەرێنی ئەبێت و بەرامبەر بە کەسانی دەوروبەر. بۆیە لە دانیشتنی دەرونیە لەسەر بنەمای نهێنی پارێزی بەبێ ئەوەی کە هیچ لۆمەکردنێک هەبێ بۆ کەسێک کە توشبووی نەخۆشی خەمۆکیە چارەسەری پێشکەش ئەکرێت و کار لەسەر گۆڕانکاری فکرە نالۆجیکەکانی کەسەکە ئەکرێت. ئەمە سەرڕای گۆڕانکاریە ڕەفتاریەکان کە وردە وردە کەسەکە ئەگەڕێنرێتەوە ئەو ئاستەی کە پێشووتر لە ژیانیا هەیبووە، بۆ نمونە ئەو چالاکیانی کە پێشووتر چێژی لەبینیەوە.
بکرێت لە کۆتاییە بە کورتی باسێک لە ECT-مان بۆ بکەیت کە لە ناو خەڵکا بە کارەبا ناسراوە و زۆربەی خەڵکیش ترسی هەیە دەربارەی ئایا ئەمە بۆ چ جۆرێکی خەمۆکی بەکارێت؟ وڵا یەکێک لەو چارەسەریانەی کە بۆ خەمۆکی بەکارێت بەکارهێنانی تەزووی کارەبایە ڕاستە لە ناو خەڵکا بە کارەبا بەناوبانگە بەڵام ئەو کارەبایانە کە خەڵک لی تێگەشتووە ئازانێمە کارەبای ناوماڵە و ئەیی لە نەخۆشەکە ECT یەکێک لە چارەسەرە هەرە کاریگەرەکان بە تایبەتی بۆ نەخۆشانەی کە بیری خۆکوژی یاخود خەمۆشیێکیان هەیە کە سوودی لە دەرمان نەبینیوە. بەڵام خۆشبەختانە ئێستا کیتامین جێگەی ECT گرتووەتەوە، یعنی ئەو ساو نەخۆشانی کە چارەسەریان نەبوو یاخود چارەسەری دەرمانی کاریگەری نەبوو بۆیان بڕاری ECT-یان بۆدرا کە تێپەڕانی تەزویەکی زۆر کەمی کارەبایە بەناو نوێشی نەخۆشەکەیە و ڕاستە لە لای خەڵک لەوانەیە ئەمە فیدباکێکی نێگەتیڤی هەبێ خەڵک زۆر بەلایەوە خۆش نییە کە بڵێ کارەبای بۆ کراوە، بەڵام لە ڕاستی ECT زۆر کاریگەرە بڵێ ئەتوانین بڵین یەکێکە لە هەرە چارەسەرە کاریگەریەکان بۆ زۆربەی نەخۆشە دەرونیەکان نەک تەنها بۆ هەر خەمۆکی. زۆر سپاس بۆ بەڕێستان و سپاس بۆ زانیاریەکان بۆ هیوایەن کە جۆرێکی تر لە چارەسەری کە بە تەمای لێرە بەکاریمێنی کە چارەسەری TMS لە ڕێگەی لەرەلەری موگناتیسیەوە بۆ هیوایەن کە بابەتەکانی کە دکتۆر باسی کرد جێ ڕەزامەندی و سوودگەیاندن ببێت بەردەوامە بین. سڵاو، ئەم کاتتان باش، من شاکارم لە لایف سنتەری دەروندروستی چارەسەری کیتامینتان پێشکەشەکەم. پێم خۆش بوو ئەمڕۆ ڕاستەوخۆ ببینین کەوا چۆن ئەم خزمەتگوزاریە پێشکەش بە چارە خوازانەکەین. فەرمونون سەرەتا کە نەخۆشێت بۆ لای ئێمە بۆ سنتەرەکەمانە لایەن پزیشکی پسپۆڕۆ ئەبینرێت، واتە پێشتر هەڵسەنگانی بۆ دەکرێت کە ئایا پێویستە کیتامینی بۆ بەکاربهێنرێت یانە. کیتامین دەرمانێکی تازە دۆزراوەیە، واتە لەسەر جەم عێراق و کوردستان تاکە سنتەرین کێمە بەکاری ئەهێنین لەلایەن دکتۆری پرۆفیسیۆناڵەوە. ئێستا ئێمە ئەم چارەخوازەمان هەیە کە بڕیاری بۆ درراوە کیتامینی بۆ بکرێت کە دکتۆر خۆی زیاتر باسیشی ئەکات کە لە چه حاڵەتێکە ئێمە بۆی بەکارئهێنین. بەڵام وەکو من بەرپرسم لە پێدانی دەرمانەکە حەزەکەم بۆتان باس بکەم کە ئەمەلیەی ئیشەکە چۆنا هەیە. فەرمونون سەرەتا ئێمە نەخۆشەکە هستری لێ وەرەگرین، مێژووی نەخۆشی لێ وەرئەگرین، ڤایتەڵساینی بۆ ئەەکەین، واتە نیشانە ژیانەکانی ئەپێوین، بزانین زەخت، نەخۆشی شەکرا، لێدانی دڵی هەمووی ئەپێوین بۆی بەرچاوڕوونیەک هەبێ بۆ ئێمە. و پاشان کە ئەگەر لەو شتانی دڵنیا بووینەوە زانی مامباری تەندروستی نەخۆشەکە باشە، ئەو کاتە ئەم بێدەمان هەیە تایبەتە بە نەخۆشەکانی کیتامین. نەخۆشەکە لێرە پاڵ ئەخەین و پاشان کانۆلای بۆ دائەنین، بەم شێوەیە کانۆلایەکی بۆ دائەنین و دەرمانەکە ڕاستەوخۆ نادەین بە نەخۆشەکە، بەڵکو لە ڕێگەی ئەم فلوودەوە کە تەنها بریتێ لە ئاو خوێ، واتە هیچ دەرمانێکی تریتیانە، و پاشان دەرمانەکەی بۆ دزیا ئەەکەین، واتە دەرمانەکە ئەەکەینە ناو ئەم بتڵەوە لە ڕێی ئەوە تەخفیفی ئەەکەین، واتە ڕوونی ئەەکەینەوە. پاشان لە ڕێگەی ئەم جیهازەوە ئەمە تایبەتمەندە بە دیاریکردنی ڕێژەی فلوودەکە و کاتەکەی، واتە بەپی ئەو بڕێی کە خۆت ئەتێ و لە هەمان ئەو کاتێک کە خۆت ئەتەوێ پێت ئەدا. واتە ئێمە ئەم کیتامینە عادەتەن 100 سیسیە لە ماوەی 50 دقەیە ئەین، کەواتە ئێمە پێویستمان بەم ئامێرەی بووی بە تەواوەتی کاتەکەمان بۆ دیاری بکەوت بزڵبت لە ماوەی 50 دقەیە بیا بە نەخۆشەکە. بۆی ئەم جیهازە زۆر مهمە کە لەم خزمەتگوزاریە بەکاربهێنرێت، زۆر مهمە. و پاشان جیهازمان هەیە وە پیاوانەکردنی زەختی نەخۆشەکە ئەیپێوین لە کاتی چارەسەرکردنەکەیە بۆی ئاگامان لە وەزئی نەخۆشەکە بێت، جیهازی زەخت و لیانی دڵ و پیاوانی ئۆکسیجین بە بەردەوامی. پاشان لە ماوەی 50 دقە عیلاجەکە وەرئەگرێت و پاشان سەرگێش خواردنێکی کەمی ئەبێت لە سەرەتای پێدانی دەرمانەکە و تاوەکو کۆتایەکی، واتە لە ماوەی ئەو 50 دقەیە سەرگێش خواردنی ئەبێت. بەڵام لە دوای ئەوەوە کۆتایی پێدەتووەکو باری ئاسایی پێش هاتنە سەر ئەم بێدە چاک ئەبێتەوە، هیچ کێشێکی سەرگێش خواردنی نامێنێت. سەرگێش خواردنەکەش زۆر کەمە، جێی مەترسینی و تەنها ئیفێکتی دەرمانەکە. لەبەر ئەم دەرمانە زۆر سەیفە، هیچ ماکێکی نییە، تەنها ئەو سەرگێش خواردنەش ئەتوانێت نیشانەیەک بەکاری بینینکەوە ئەم دەرمانە ئیفێکتی هەیە و چۆتە ناو لەشی نەخۆشەکە و کارەکەمان بەڕێکوپێکی کردووە، هیچ جێی مەترسی نییە.
لە کۆتاییە چەند ڕێنوێنێکی گرنگە خێنە ڕوو بۆ کەسانی کە توشببووی نەخۆشی خەمۆکین یەکێک لەوانە ئەوەیە کە دەستنیشانکردنەکە بە جددی وەربگرین چونکە دەستنیشانکردنی خەمۆکی جیاوازترە لە غەمباری بێتاقەتی کە بە ئاسایی لە ژیانی تاکەکانە ڕوایەت دووهەم هەزنەکردن بەو تەنیاییەی کە هەیە لە ژیانیانە هەمیشە کەسانێکن کە ئەتوانن یارمەتیان بن بە تایبەتی چارەسەرکارانی دەرونی و پزیشکانی دەرونی کە ئەتوانن سەردانیان بکەن و یارمەتی پێویست وەربگرن هەروەها سنووردارنەکردنی چارەسەریەکان بۆ نمونە هەندێک لە کەسەکان کە توشببووی خەمۆکین تەنها بە یەک جۆر چارەسەریەوە سەرقاڵ ئەبن بۆ نمونەیان چارەسەری سەردانی کەسانی ئاینی ئەکەن یاخود تەنها لە ڕێگەی دەرمانەوە یاخود هەندێکان نایانەوێت کە دەرمانی پزیشکی بەکاربهێنن بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیەمان پێشکەشکردن بە هیوای دەروندروستی بۆ هەموو لایەک کاتێکی خۆش.